بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزانم، ئێمە مسلمان خۆشەویستترین شت لامان کەلامی پەروەردگارمانە، ئەو پەروەردگاری کە ئێمەی دروست کردووە و ڕزقمان دەدات و دەمانژێنێت و دەمانبرێنێت. بەڵام هەتا ئەسە بیرمان کردوتەوە کە ئایا فەزلی ئەو قورئانە چەندە کاتێک مسلمانێک دەیخوێنێتەوە و لێی ڕادەمێنێت و تێدەبووری تێدا دەکات و هەروەها لەبەری دەکات. ئەگەر بەس تەنها باس ئەو فەزانە بکەین کە لە دنیا دەخوای گەورە پێی دەبەخشێت. یەکەم خوای گەورە دەکاتە ئەهلی خۆی، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ إن لله أهلين من الناس، دەفەرمێت بەڕاستی ناو خەڵکدا هەن ئەهلی خوان. سەحابەکان لێیان پێیان فەرمووی ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چێن ئەوانە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هم أهل القرآن، هم أهل الله وخاصته. ئەوان ئەهلی قورئانن، ئەهلی قورئان ئەهلی خوای گەورەیە لە دنیادا. سبحان الله. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم خۆشەویستانم، ئەو کەسێک کە قورئان دەخوێنێت و لەبەری دەکات و لەگەڵ ژیانیدا تێکەڵی ژیانی بووە، بەڕاستی دڵێکی زۆر ئاسوودە و ئارامی نییە، هەروەکو خوای گەورە دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. بەڵێ خۆشەویستان، بەڕاستی ئەو کەسێک کە یادی خوا دەکات بە قورئان خوێندن و لەبەرکردن و تەدەبورکردن تێدا، بەڕاستی دڵی ئاسوودەیە. و خاڵی چوارەمیش خۆشەویستانم، دەبیتە کەسێک لەو کەسانە کە خەڵک خۆزگەی پێ بخوازێ، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا حسد إلا في اثنين، رجل آتاه الله القرآن وهو يتلوه آناء الليل والنهار. کەسێک کە خوای گەورە قورئانی پێ بەخشیوە، بە فێربوونی لێی دەزانێت و دەیخوێنێت و لەبەری دەکات و بەردەوام ڕازەعەشی دەکات. ئەوانە کەسێکن ئەوەیە کە خۆزگیان پێ بخوازێ. خاڵی چوارەم کۆتایی خۆشەویستانم، بەڕاستی ئەو کەسێک کە ماهیرە لە قورئان، زیرەکە لە قورئان خوێندن و لەبەرکردن و هەروەها شێوازی خوێندنەوەی و تێگەیشتن لێ و کارکردن پێی، بەڕاستی پلەی وەکو پلەی مەلایکەتە بەرزەکانە، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ الماهر بالقرآن مع سفر الكرام البررة. سبحان الله. ئەو کەسەی کە زیرەکە لە قورئاندا، زیرەکە لە خوێندنەوەیدا و لە لەبەرکردنیدا، بەڕاستی پلەی وەکو پلە فریشتە بەرزەکانە، پلە بەرزەکانە. بۆیە خۆشەویستانم، کاتی ئەوە نییە بیرکەینەوە لە خۆمان، بیرکەینەوە کە چەند لەوە قورئانە دوور کەوتونێتەوە لە کەلامی پەروەردگارمان. بە هەوڵ دەین هەمومان پێکەوە شەوانە ڕۆژانە بە پێی مەجالمان لاپەڕێک لە لاپەڕەکانی قورئان بخوێنینەوە، تێڕامێنین، بزانین پەروەردگارمان باسی چیمان بۆ دەکا، لە چ شتێک فەرمانمان پێ دەکا و چ شتێک نەهیمان لێ دەکا و قەدەغەمان لێ دەکا. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.